بڕیار درا هەر میدیایەک هەواڵی کوشتن بڵاو بکاتەوە لێ پێچینەوەی لەگەڵ ئەکرێت. بێگومان ئەم بڕیارە دوای دەست پێشخەریەکەی 964 دێت کە هەفتەیەک لەمەوبەر ڕایگەیان هەواڵی کوشتن بڵاو ناکاتەوە. ئەمڕۆ هەولێر بۆ ئاگر باش نەبوو، لە دوو شوێن دوو ئاگر کەوتنەوە هەبوو، زیانی مادی زۆری بەجێهێشتووە. سڵاوتان لێبێت. کاردانەوەکان بۆ دەست پێشخەریەکەی 964 بەردەوامە و بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی لە وەڵامی داواکاری گشتی شارەکە ئەڵێت هەر میدیایەک ڕووماڵی کوشتن بکات لێپێسینەوەی یاسایی لەگەڵ دەکەن. بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی بە نووسراوێک سەرجەم میدیا بیندرا و بیسرا و هەروەها پۆرتاڵ و ڕایەلە ئەلکترۆنیەکانی ئاگادار کردوێتەوە کە خۆیان بە دوور بگرن لە بڵاوکردنەوە و ڕووماڵی هەواڵەکانی تایبەت بە تاوان بە تایبەتیش تاوانی کوشتن و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری کوژرا و لێکدانەوە و شێوازی ئەنجامدانی تاوانەکە. وەک دەڵێت ئەوەی میدیاکان دەیکەن پێچەوانەی یاسا و ڕێنماییە کارپێکراوەکانی هەرێمی کوردستانە و کاریگەری خراپی دەبێت لە سەر تاکەکانی کۆمەلگا و زیان بە بەرژەوەندی گشتی ئەگەیەنێت. لە مانجی ڕەمەزاندا و تەنیا لە ماوەی 10 ڕۆژدا لە چەند ڕووداوێکی جیاجیان نزیکەی 30 کەس بە چەک کوژراون و بریندار بوون. بۆیە هەرزوو 964 وەک یەکەمین دامەزراوەی میدیایی لە هەرێمی کوردستان بڕیاریدا ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن ڕابگرێت. ئەم دەست پێشخەریە شوای کرد ژمارەیەک میدیای دیکە بڕیار بدەن. دواتریش داواکاری گشتی سلەیمانی هاتە دەنگ و داوای لە کەناڵەکانی ڕاگەیاندن کرد ڕووماڵی ڕووداوەکانی کوشتن نەکەن. ئاگر بەرۆشی هەولێر بەرنادات و لە پارکی سامی عەبدوڕەحمان 56 ئۆتۆمبیلی گۆڵف سووتان لە دیبەگەشت ناوەندێکی فەرهەنگ و ئەرشیفی ناحیەکە سووتێنرا. بەرە بەیانی ئەمڕۆ کۆگای ئەو ئۆتۆمبیلانەی لە ناو پارکی سامی عەبدوڕەحمانن لە هەولێر کە خەڵک بۆ گەڕانی ناو پارکەکە بەکاریان ئەهێنێت ئاگری گرتو بە قسەی ڕێبوار ئەحمەد خاوەنی پرۆژەی ئۆتۆمبیلە گۆڵفەکان 656 ئۆتۆمبیل سوتاون کە نرخی هەریەکەیان سەرووی 10,000 دۆلارە. جگە لە بەشکۆگاکا و کابینەیەکیش سوتاون. هەر بەرە بەیانی ئەمڕۆ ناوەندی فەرهەنگ و ئەرشیفی دیبەگا سوتا و عەدنان حاجی کاکەش کە سەرپەرشتیاری ناوەندەکەی بە 964 وێت بەرگری شارستانی و تیمی کارەبا دڵنیان پێداون کە بەدەست شوێنەکەیان سوتێنراوە. کارەباکەی کێشەی نەبووە و پەنجەرەکەی شێنراوە. ئاگر خراوەتە ژوورەوە و زیانەکانیشی بە 6 ملیۆن دینار مەزەن دەکراوە. لە کۆتا ساتەکانی مانجی ڕەمەزاندا کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لەبیر نەکران و بەسەرکرانەوە. سەرمایەدارێکی خێرخواز ژمارەیەکی زۆر سەبەتەی خۆراکی پێشکەش بە نەخۆشخانەی هیوا کرد بۆ ئەوەی بەسەر خۆبەخشەکانی دابەش بکات. سەبەتە خۆراکیەکە هەموو کەرستە و کەلوپە لە خۆراکیەکانی جەژن لەخۆ ئەگرێت. سەرمایەدارەکە نەیویست ناوی بهێنرێت، دەڵێت تەنیا مەبەستێتی کەمێک لە بارگرانی کارمەندانی خۆبەخش یان ئەوانەی گرێبەستیان موچەیان کەمە بۆ جەژنی ڕەمەزان کەم بکاتەوە. لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا ئەگەر باران سەیرانەکەتان لێ تێک نەدات لە هاڕەهاڕ و قەڵەباڵغی ماتۆڕ و بار هەڵگرەکانیش بێخەم بن چونکە بۆیان نییە بێنە سەیرانگاکان. بەپێی ئاگاداریەکی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە هەر سێ ڕۆژی جەژندا هاتوچۆی بار هەڵگر و ماتۆر سکیل لە کاتژمێر 7 بەیانی تاکو 12 شەو قەدەغەیە. بە تایبەتیش لەو ڕێگایانەی کە ئەکەونە سەر شوێنە گەشتیاریەکان و سەیرانگاکان. بە تایبەتیش ڕێگای هەولێر بۆ شەقڵاوە. هەر لە پێناو بەرژەوەندی گشتی و دروست نەبوونەوەی جەنجاڵی هاتوتۆی سلێمانی لە دووەم و سێم ڕۆژی جەژندا چوونی بار هەڵگر و ماتۆڕی بۆ ناو سەیرانگاکانی دوکان قەدەغە کرد. بۆیە هیوامان وایە جەژن و پشوویەکی خۆش بەسەر بەرن. لە بانکێک لە هەرێمی کوردستان لە ماوەی تەنها خولەکێکدا تواندراوە موچەی 11 فەرمانبەر دابەش بکرێت. بێگومان ئەمە یەکێکە لە چیرۆکانەی ئەتوانین بڵێن چیرۆکی سەرکەوتووی دابەشکردنی موچەیە چونکە پێشتر گوێمان لەوە ئەبووکە لە شوێنێک موچە دوا ئەکەوت یاخود لە فڵان بانک تەزە خومێک باڵێن جەنجاڵیەکی زۆر دروست ئەبوو یان فڵانە ئایتی ئەمپارەی تیانەماوە ئەو ئەیوت کارتەکەم تیادا حاسێ بووە ئەو نوع ئەچیرۆکانە هەنا. بەڵام ئەوەی کە ئێمە باسیەکەین لە بانکی باواجی کۆیە لەوێت چیرۆکەکی سەرکەوتوو هەیە پلانێکیان داناوە بە تایبەتیش بۆ مانجی ڕەمەزان لە مانگەوە دەستیان پێکردووە سیستەمێکە بۆ خێراترکردنی دابەشکردنی موچە.
ینی تەنانەت لە ڕۆژی هەینی موچەیان بەسەر چەند توێژێکدا باش کردووە بەپێی ئەو لەیەکدانەوانەی خۆیان ئەوان 260 خولەک ئەو ڕۆژە دەوامیان کردووە لە هەشتی بەیانی ئیترە تا 260 خولەک لە هەر خولەکێکدا توانیویانە 11 موچە بەسەر ئەو کەسانە دابش بکەن کە لەوێ ئامادە بوونە. دیارە ئەم سیستەمە ئەڵێ بەردەوام ئەبێ ئێمە لەگەڵ بەڕێوەبەری بانکەکە بانکی باوازی کۆیە قسەمان کردووە ئەڵێ لەسەر ئەو سیستەمە بەردەوامە بین بۆ ئەوەی بتوانین خەڵک ئەوەندە هیلاک نەکەین بە تایبەتیش کە ئەوانەی دێنە بەردەم بانکەکان یان ئاگادار ئەکرێنەوە بۆ موچە زیاتر کەسانی خانە نشین کە سوکاری شەهیدان کەسانی بەتەمەن و ماندوون ینی ئەوان ئەو پلانیان بۆ ئەوە داناوە کە بە زووترین کات موچەی خۆیان وەربگرن و بگەڕێنەوە ماڵەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.